ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ئێوارەیە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەین لەسەر ئەو هەوڵانەی کە ئێستا هەن لە نێوان پارتویەکێتی بۆ پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەت هێرێمی کوردستان و هەروەها و ناوکۆچیانێکی کە هەیە لەسەری چین. دواتر ئەو حیزبانەی کە لە دەروی پارتی یەکێتین ئایا بەشداری لە حکوومەت دەکەن، خۆگە بەشداریش ناکەن لە دەروی حکوومەت چی ئۆپۆزیسیۆنێک دەکەن. هەروەها بەو پێی کە میوانەکەشم ئەزمموی 4 ساڵ پەرلەمانتاری لە عێراق هەیە، گفتوگۆش دەکەین لەسەر ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا، وەروەها چارەسەرکردنی پێشەی موچە لە نێوان هەولێر و بەغدا. کۆمەڵێک تەوەری دیکە لە ناو گفتوگۆکەماندا دەبێت. میوانەکەمە میێوارەیە زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار محەممەد، ئەندامی دەستەی بەڕێوەبردننی ڕەوتی هەڵوێستە. کاک دکتۆر زۆر بەخێر بێن. زۆر سپاس دەکەم. پیرۆزیشتان بە پێم وایە ئەمڕۆ ساڵێک تێپەڕێ بەسەر دامەزانی ڕەوتی هەڵوێستپایە. زۆر سپاس دەکەم. بەڵێ سڵاو لە جەنابی شێت لە بینەرانی عزیزیش، تەنها ڕاستکردنەوەیەک من ڕێبوار کەریمم. ڕێبوار کەریم بەڵێ بوو ڕاست چاوەکەم باوکم پێمانەوە ماندوو بۆ بێحقیقیە. سپاسانەکەم. بەڵێ 19/3/2024 یەکەم کۆنگرەی دامەزراندنی ڕەوتی هەڵوێستی نیشتیمانی گرێدراوە. ئەمڕۆ 19/3/2025 ماوەی 1 ساڵەوە. هەروەها پیرۆزبایی نەورۆزیش ئەەکەم لە خەڵکی کوردستان و لە ئێوەی بەڕێزی لە هەموو لە پیرۆز بێت. کاک دکتۆر ئەگەر بین ئێستا ڕەنگە جەنابەت ئاگادار بیانی چەندین کۆبوونەوەکراوە لە نێوان پارتی وێچێتی بۆ پێکێنانی کابینەی دەیەم. ئەمجا تاوەکو ئێستا ینی پەرلەمانی کوردستان پەرلەمانتاران جگە لەوەی کە سوێندێکی یاساییان خواردۆ تاوەکو ئێستا پەرلەمان هیچ کۆبوونەوەکی نەکرد، دەستی سەرۆکایەتی هەڵنەبژێراوە. ئێوە چۆن دەڕواننە ئەم ڕێکەوتنە ئایا بە پێی پێشبینیەکانی ئێوە تەسەوڕەکەن لە ماوەی کورتدا کابینەی دەیەم پێک بهێنرێت؟ بەڕاستیە ئەو گفتوگویانی کە بەڕێوە چەند خۆیان بڕێرە ناوە بەشێکی بەرچاوی گفتوگۆکانیان و خاڵەکانی لەکتێگەیشتنیان نهێنی بێ. ئەم جارە وا دیارە ئەو بڕیاریان ناوە و کەمتر بکوێتە جگەلەوەی کە خۆیان ئەیانەوێ بڕاتە میدیا، کەمتری لە خاڵەکان بکوێتە میدیا. بەڵام ئێمە بەنسبەت چوەکو ئێمە چوەکو خەڵکی کوردستان، ئێمە ژوەکو بەشێک لە خەڵکی کوردستان کۆمەڵێک پێوەەر بۆ هاتنەکای حکوومەتێک گرنگە ئەبێ پێکەوە لەیەکی بینین. یەکێک لەوانە ئەم حکوومەتە جیاوازیەکانی لە حکوومەتی ڕابردوو چیە؟ ئەم حکوومەتە وەکو جیاوازی نێوان دوو لای پرتەقاڵێک و دوو لای سێوێکە کە ڕەنگە بەدەگمن بتوانی لەگەڵ لاکەی تریا جیاوازیکی بۆیە ئەم درێژ ئەم کابینەی کێت درێژکراوەی کابینەکەی پێش خۆیە بێ خۆ نەیان شاردوتەوە کە هەر ئەمان حکوومەت پێکێنەوە و هەر ئەمانیش ئەیانەوێت. جارێ سەبارەت بێ ئێمە وەکو ڕەوتی هەڵوێست خۆمان هەر لە سەرەتاوە بڕیارمانە ئێمە بە هیچ جۆرێک بەشداری حکوومەت ناکەین. پێش بانگەشەوەمانوت دوای انتخاباتیش هەر هەمان قسەمان کردووە کە ئێمە بەشداری حکوومەت ناکەین. بۆ ناکەین لەبەرەوەی پێمان وایە ئەم حکوومەتەی لەگەڵ هەر یەکێک لەم دوو هێزە بەتەنیا یان لەگەڵ هەردووکیانە بەشدار بیتایە و دروستی بکەی تۆتیایە کۆتایی هاتووە و ناتوانی ئەوەی کە پێویستە بۆ میلەت و ئەوەی کە خدەماتی کە بێ پێشکەشێکی پێشکەشی بکەی نەتیجە هاتووە بی بە باشە ئەگەریسم بیتە دو هەر بەردەوام بی. یعنی ئێوە بۆ پێشوەختە ئەم بڕیارەتانە دەگوترێ ڕەنگە ئەم کابینە جیاواز بێ لەگەڵ کابینەکانی دیکە وەکۆی باسەکە یەک هێز و یەک دەسەڵات و یەک سنوور و ئەمە خەون و خەیاڵێکی مناڵانەشە. یعنی چونکە ئەمە نایەتەکایەوە هیچ کاتێک لە مێشووی 32 ساڵی ڕابردووە دەسەڵاتێکی هاوبەش لە هەرێمی کوردستان نەبووە ئەی بخۆمان بخەڵەتین ویان هەوڵێک بدرێ خەڵک بخەڵەتێنرێ. ئەم حکوومەتەش کە ئێسا کاگوتۆریانی خۆ ئەو داواکاری و ئەو کاتێک کە بانگەشەی هەڵبژاردن یەکێتی دەیکرد بۆ ڕوخانی حکوومەت و چڕێکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی ئێستا خۆ لەگەڵ پارتی کۆ بێتەوە و ڕەنگە لە سەر زۆشتیش ڕێکەوت بێت. ینی بەراورد بە کاتی بانگەشەی هەڵبژاردن. کاک سامان من هیچ باوەڕم بە بانگەشەی هەڵبژاردننی هێزەکانی دەسەڵات نەبووە و داواشم کردووە کە خەڵکی کوردستان باوەڕیان پێ نەبێ و هیچیش باوەڕم بە بانگەشەی پێش دروستکردنی حکوومەت نییە. ئەمەی کە ئەم وەرەقانەی کە لەسەر ڕێکەون لە ڕاستیە هەر هێزێک بە شوێن دەواازەیە گەڕێت لەم دوو هێزە
بۆی تۆڵە لە هێزەکەی تریان بکاتەوە یەکێتی پێی وایە باوها بە وردەکاری بڵین یەکێتی پێی وایە ئەبێتە شەریکێکی حکومڕایی ڕاستەقینە ئەم قسەیە ئێمە لە نەوەتەکانەوە جوێمان لێبێ تایسە شتیوانە بۆ ڕوشی نەداوە و ئەم جارە نەگڕوو نادا کارکتەرەکان گۆڕاون جیاوازی گۆڕاوە کاکە بۆچی گۆڕاوە کابینیشی یەکێتی ئێستا کەسێکی دیکە و زەمانەی کە ڕابردۆ کەسێکی دیکە بەس ئەم سەرۆکی یەکێتی لە 2000 و هەڵەنە بم 20 ئەوەندەوە حکومڕانی خۆی ئەیکا لە 20 حکومڕانی خۆی ئەیکا و ئێستا هەر ئەم حکوومەتەیە سەرۆکی یەکێتی پێی وا بووە بێ بیوەسێنەوی ڕوخێنرە فی کول ئەحوال من ئەمەوە نقطەیە زۆر لەلام ئەم حکوومەتە با خەڵکی کوردستان دڵنیا بێت چاوەڕێ نەکا هیچی جیاواز بێت لە حکوومەتەکەی تر لەبەر تەنها گرنگترین هۆکارەوەیە کە سەیری سیاست و ئەخلاقی سیاسی ئێستەیان بکەن کە ڕۆژانە کۆ بنەوە بۆ سزادانی میلەت تۆ چی تاوەقوعەکە ئەی چۆن کارەبا گرانەکەی ناوی لەژێر ناوی ڕووناکیە ماڵەکانە لێ تاریکەکە لەژێر ناوی هەژماری منە موچەکانە لێ احتیکارەکە لەژێر ناوی لیستی موچەیە دەیان بندیوار و سەدان هزار دەنگدەری ئەم لەولایتیە لەژێر ناوی ڕێکەوتن لەگەڵ بەقایە کۆمەڵی فرتوفێڵەکە لەژێر ناوی فرۆشتینەوە تا ئێستا ئێمە هەمومان بووین بە عەبدی بەردەم کۆمەڵی کۆمپانیا هەموو میلەتیان کردوتە عەبدی بەردەم کۆمەڵی کۆمپانیا کە ئەوان نایڵە نەوتی کوردستان دەست پێ بکاتەوە فرۆشتنەوەی دەست پێ بکاتەوە لە ڕێی سۆمەوە بۆ یەکەواتە ئەمە چاوەڕێکی چی لێ دروست بێ وهروە منێک وەکو حیزبی سیاسی وەکو هاوڵاتیش کە ئەمەم دی بێ بۆچی بەلامەوە گرنگە ئەم دوانە پێک بێنەوە حکوومەت پێک بێنن ئیخۆ هەر ئەمانن ئێستا حکومڕانیەکەن دروستبوونەوەی حکوومەتێک لە دەستی ئەمانە جارێکی تر چ چاوەڕێی گۆڕانکاریەکە بەڕاستی پێم وایە هەر شتێکی شیانوت لە ئێستا هەتا کاتی هەڵبژاردننی عێراق هەمووی بانگەشەیەکی تر درێژکراوی و بانگەشەیە کە هەر زوو تەنازولیان لە مەبدەئەکان و لە پرەنسیبەکانی کرد هەر زوو تەنازولیان لەوە کرد کە لە بانگەشەی هەڵبژاردنەکانە ئایانوت لەبەرەوە من پێم وایە تەنها حیزبێکە و تەنەزولی کردو خۆ پارتیە ڕۆک خۆی بوو نەکاکە ئەوە لە بەرەوەی تەرکیزی ئەعلامی لەسەر حیزبێکە ئەوە هیچ ئەو حیزبە تەنازولی کردو کەس گومانی نییە بەڵام لەبەرەوەی تەرکیزی انتخابی لەسەر حیزبێکە تەرکیزی ئەعلامی عەفوەن ئەگینا حیزبەکەی تر نابێن مەسەلەن حیزبەکەی تر بانگەشەی ڕێگەوتنێکی گرنگیە کرد لەگەڵ بەغدایە کوا پێ زەحمەتوانی پێم بڵێ هیچ مانگێک کوا حیزبەکەی تر نەیەوت لە ساڵی 2025ەوە ئیتر هیچ جۆرە گرفتێک نابێ ڕۆژی شواری وەزاتی دارای بیانوو بە ئێمە ئەگێڕێت یعنی هەر جارە و بە بیانوویەک لیست تاخیرەکات و پارە نانێرێ کاک سامانجان ئێمە لە بەخا پەرلەمانتار بووین و ئەو خەڵکانشکە گوێیان لێمانە بەشێکی زۆری لەرەنگە لە دەوایر و لە فەرمانگەکانە کاریان کردبێ لیستی موچە بریتینە لە ناویسیانی زەلامێک و مەعاشەکەی لە تەنیشتی ئەم حکوومەتە پێشتر تا چەند مانگێک لەمەوە پێشتەنها ناویسیانی و بڕی موچەکەی و ناوی وەزارەتەکەی ئێنارد کاکە لیستی موچە وردەکاری تایە تۆ بێ ئەم وردەکاری بۆم بسلمێنی کە ئەم کەسە فعلەن فەرمانبەرە کاکە من نایڵم خۆیان ناڵێن بە گوێنی پارەدا باشەکەین لە هەندێک لە مؤسساتی ئەمنی و عسکەریە یەکە ئەمە نابێ قوبڵ بکرێ ئەمە نابێ بەردەوام بێ من پێم وایە حکوومەت هەر بەردەوامیەکە بۆیە من چاوەڕی گۆڕانکاری قسەیەکەیە لەسەر ئێوەمانانی ژانێ و حیزبانەی دەروی پارتیۆچێتی ئەی لەم دۆخەیە هەڵوێستی ئێوە چییە خۆ ئێوە شەر هەمان شێوەی پارتیۆچێتی ناکۆکن ڕێک نین یا ئەگەر یەک هەڵوێز بن کاریگەریتان زیاتر نابێ لەسەر دۆخەکە ئەزانی چیە ئێستا کابرایەک هاتووە شۆفڵێکی هێناوە خەریکی ڕوخانی ماڵەکانمانە باشە تۆ ئەتەوێ بچی محاسبەی ئەو کەسە بکەی کە گازەکەی بنزینەکەی بەم شۆفڵە فرۆشتووە ئەمە هەڵەیەکی گەورەیەکە ئەگە میدیایان هەر کەسێک بیکە ئەمە زوڵمە ستەمیشە جۆرێک بۆ نمونە ئەگە کابرای بنزینەکەی بەو فرۆشتایە خۆ شۆفڵەکەی شینەکە آخر ئەوی پاری هێنا و ئەم کابرای بنزیخانەی دوکانی شوێنی فرۆشتی بنزینی هەیە بنزیخانەی هەیە نازانێ بە کێ فرۆشێت و بە کەسی بەکێ نافرۆشێ لە نەتیجە تۆ بێ بڕۆی کابرای شۆفڵەکە و کابرای ماڵ قەرارەکەی کە دەری کردو ماڵەکە ئەڕوخێنە بچی ئەوە محاسبە بکەی ئالێرەیە پێ بڵم ینی ئێستا ئێمە کاکە ئۆپۆزیسیۆن هەمووی 33 کورسی 33 لە سەی پەرلەمانی کوردستان بەدەست ئۆپۆزیسیۆنە ئەم 33 کورسی توانێ هەر ئۆپۆزیسیۆن بێ ناتوانێت حکوومەت پێک بێنێ ئەمە یەک دوو وەکو وتم ئێمە باوەڕمان وایە لەگەڵ ئەم دوو هێزە بەتەنیا یان بەیەکەوە لەگەڵیان بەشداربی لە حکوومەتتا تۆبی بە فەرمانبەرێکی قاد لەبەر و وەکو هێزانی ترکە چوون هێزەکەت کۆتایی پێ و ڕازگۆش نابی لەگەڵ خەڵکە کاکە ئێمە بکە بە خەڵکیەکەڵی ناچینە حکوومەت ئەزانین بۆ ناچینە حکوومەت گینەوە نەزانن بەشداری لە حکوومەتتا خراپ بووە ئەگەر حکوومەتەکە حکوومەتی مشارەکە بووە کاکە حکوومەتی مشارەکەنی وەیەکە لەسەر کاکتۆر بۆن لە دەروی حکوومەت چیەکرێ لە دەروی حکوومەتی مە پەرلەمانمانێ باش
دۆست و نارەتوانێت شایەتیمان بۆ بۆ نمونە ئێمە و کوڕوتی هەڵوێست لە ماوەی ڕابردووە دەیان دەستمان بردو بۆ دەیانمە لە فی حساس فشارمان کردو سەر ئەم حکوومەتە کە باوەڕمان وایە هیچ کەڵکێکیشی نییە حکوومەتە بەڵام ئەو تا ڕۆژ بە ڕۆژ لەسەر بۆ نمونە لەسەر عقدەکانی وەزارەتی تەندروستی بە پەلە لایەکی هەرێم ڕایگرت مەسەرەن لەسەر پرۆژەی ڕووناکی بە پەلە ڕوونکردنەوەیان کە نرخەکەی دەستکاریەکەن و نرخەکەی کەمەکەنەوە ئەوە ئیشی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینێ ئێمە هەستاوینەوەمان کردووە و ئەبێ ئۆپۆزیسیۆنەکان هەمووی من ئەگەر لە منە پرسی من پێم خۆشە هەمووی بەیەکەوە بگەورێت تا زۆر بیر فشارەکەت زۆرترە بێ کاریگەریەکە زیاترە بێ بەڵام ئەم بەیەکەوە بنوش مەرجی خۆی هەیە کە ئەکرێ لەگەڵ باشە کاکێ دکتۆر وەڵام من هەر بێمەوە سەر یەکێتی یعنی باشە یەکێتی بۆ نمونە نەیەتوانی لەگەڵ ئێوەمانانە ئەو ڕێڕەوی دەسەڵاتەوە خۆی لێ ڕاست کاتۆ یا واز لە ڕوخانەکە بێنەوی ئەمە ڕووباسی ڕوخان ناکەین باسی گۆڕانکاری لە دەسەڵاتی سیاسی و حکومڕانیاکەین ینی بۆچی ئەمەی نەکرد ئایا ئەم منطقە دروستە کە دەگوترێ ئەم وڵاتە بێ پارتیوێکێتی ناڕوا بەڕێوە برای عزیزم ئێستش کە بۆ بەڕێستم باس کردوتم ئێمە بۆچی بەشداریمان نەکردووە بۆچی بڕیارمانە نێکینەوە و معلومات ئێمە ئۆفریشیان بۆ کردین سەردانمان بکەن بمان بەنە حکوومەت ئێمە هەر ڕازی نەبووین تەنانەت بیشیان بینی لەبەرەوەی ئێمە پێمان وایە بەشداریکردن لەگەڵ ئەمانەیە خۆ خەڵەتاندنە میلەت خەڵەتاندنە و ئەمانیش بۆ معلوماتی جەنابەت هەردووکیان ئەزانن هیچیان بەبێ ئەویان ناتوانێت حکوومەت پێک بێنێ حتا ئەگەر پەنجازاییدێکیش کۆ بکاتەوە چ پارتی بەبێیەکێتی ئەگەر ئەو هەوڵانی کە پارتی لە ماوەی ڕابردووادای هەر بۆ فشار بکاتە سەرێکێتی ئەکی نەبووەوە نەبوو بەخوا یەکێتیش بیسوسی نەبووە چلوسی هەبوو یەکێتی ژەمان هەوڵیەدا بۆیە کاتی یەکێتی ئەم هەوڵانەی نەیاوە و پارتی ئەم هەوڵانەیەوە هەردووکیان پێکەوە ئەیا ئەشزانن دڵنیان بەبێ یەکتری ناتوانێت حکوومەت دروست بکەن ئەجا من بچم باری لاریان دەست بە مەژێر شانیان بڵام وەرن حکوومەت دروستکەن ئەمە چ ئەرکێکی ئۆپۆزیسیۆنی بەجێ ناوەجگە لەوەی کە بە خەڵکم وتۆ وەرن تەییدی پرۆژەیەک و پرۆسەیەک بکەن کە بە بڕای من و بە بڕای خەڵکو بەڕابردووەکە یا دەرکەوتوکە خراپە بۆیە ئێمە ینی یەکێتی مەسەرەن بە چ ڕێگایەک ئەو میکانیزمە چییە یەکێتی بتوانێت لەگەڵ ئۆپۆزیسیۆن نابیکە کاتی یەکێتی خۆی ڕازیە ئەڕوا لەگەڵ پارتی لەو پەڕیشوێندی نیشتەجێبوونی پارتی بۆ نمونە قزێ لەسەر ئۆپۆزیسیۆن نەبوو ینی قسەکە لەسەرەوە بوو کە حکوومەت پێک بهێنن ینی یەکێتی و معارەزە کاکە ناتوانن ینی نەپارتی لەبەروی هەردووکیان لە ذهنیەت و لە بیرکردنەوەی حەقیقییانە ئەزانن نە ئەمیان ببێ پارتی نە ئەویان بەبێ یەکێتی توانێت حکوومەت پێک بێنێ تەنها بەکاردێن وەکو وەرەقەیەک ئێمە نەمانهێش بەکارمان بێنن تەنانەت پێشوازیش ئاخرم بە یەکێتیش خۆی مەیلی ئەوەی نییە وی کە بزانین خۆ تۆ حەقی ئەگەر قسەکە لەسەر هێز و پارە بێ یا مەیل بێ جیاوازی هەیە من بۆ مەیل ئەوە مەیل بۆ عیلاقەی عاتفی بەکارێ بۆ عیلاقەی سیاسی مقاوماتی سیاسی حکومەکە مقاوماتی سیاسی یەکێتی بۆ ڕێکەوتن بووە لەگەڵ پارتی مقاوماتی سیاسی پارتی بۆ ڕێکەوتن بووە لەگەڵ یەکێتی کاتێک ئەچن لە هێزێکی تر نزیکە بنەوە ئەیانوێت لە بەرامبەرەکەیانە بەکاری بێنن لەگەڵ بەرامبەرەکەیانە بەکاری بێنن جا ئەو هێزە بێ عاقڵ بێ نهێڵێ بەکاری بێنن تەنانەت سەردانێکیش بەکارهێنانە لقایەکی سیاسی دیبلۆماسیش هەر بەکارهێنانە بۆیە ئێمە لەم سەردانی نەوەی نوێیان کردیانی پێدوای بۆ بەکارهێنان بووە نەوەی نوێ وتی خۆی وتی من پارتی شەش وەزارەتی پیاوە بەس ناچم من ڕێزم هەیە بۆ هێزی وەکو هێزێکی وەکو نەوەی نوێ و هێزێکی گرنگ و کاریگەرە بەڵام حقیقەتێک هەیە بێ بیزای بەڵێ ئەویش ئەوەیە نەوەی نوێژ لەسەر دەمێکە بانگەشەی ئەوەیە کە هەمومان بڕۆین دەست بینە ژێر پاڵی یەکێتی و یەکێتی پەرلەمان و حکوومەتی بینێ کاتێکە ئەیزانی ئەمە ڕوونایە بۆچی ئەنج بێت زەحمەت من پرسیارەکەم دەنگ دەست بە مەژێر باڵی پارتی بەتەنیا یان دەست بە مەژێر باڵی یەکێتی بەتەنە فەرقەکەی لەکوایە ئەتوانی پێم ئێستا جەنابەت کە ئەمان لە یەک نزیک بوونەوە لە حکوومەت خۆیان ناڵێن هیچ جیاوازێکی وامان نەماوە و لەسەر هەموو دوێنێ ئێوارە لەسەر ناخواردن کفتەیان خواردووە لەسەر ڕەژنووسەکە ڕێکەوتون لەسەر هەموو شتێک ڕێکەوتون کەواتە ئەوان مشتەرەکاتیان لێکە کاکە بە ئیسە من و ئێمە و یەکێک لە هێزە دەسەڵاتدارەکان مەسەر ئێمە باسی تەوتینەکەین وا تەوتین لە ذهنیەتی ئەم دوو هێزە دەسەڵاتە بانگەشە جیان باسی قەناعەتەکە مەسەر ئێمە بتوانە تەوتین وا ئەوان تەوتین ئێمە وتومانە نەوت لەگەڵ بەغای ڕێکەوتین سەر بکە گۆڕ ڕێکەوتین نەوت لەسەر بەقا لەگەڵ بەغایە
ئەمە ئێمە وتومانە موچە لە دەستی عملیەیەکی سیاسی ناشرینی قەزر دەربێنین بدرێتە دەست پرۆسەیەکی سیاسی ئیداری عفۆن ئیداری خەدەمی کە بریتە لە وەزارەتەکان نەک ئەمانە هاتوو لیستم نردوت عیب نییە کاک سامەتخوا پرسیارێک من دڵنیام من نازانم سیرم نەکردو بەس دڵنیام تۆ ڕۆژی چواری دوو ئەلم تەلەڤیزیۆنە بەرنامەت کردو لەسەر ئەوەی کە هەرێم و بەقا ڕێکەوتون کە وەفدەکان هاتنەوە بانگشەی موچە نەما بۆ 2025 نەما ماوەیان نەماوە هەرماوە بەڵێ کەواتە تۆ چی چاوەڕێەکەی لێرە قسێ دروستە بێ کاک دوتەوە ینی کەواتەیە هەڵبژاردن دەوری چییە کاتێ هەر پارتی و یەکێتی حکومەت دروستکەن ئێستا من پێت هەڵم دەوری چێ دەورەکەی ئەوەیە یەکەم ئەگەر کەمی نەبی وەکو ئۆپۆزیسیۆنێکی جددی بەسەریانەوە بوەستی لەسەرەوە و لە ژێرەوە یەک ڕوئیات هەبێ یەک ڕوت هەبێ بەرامبەر بە میلەتەکەی خۆت ئەوە بەڵێ ئەتۆ ئۆپۆزیسیۆنێکی زۆر باشە بی و ئەتوانیش زۆر گۆڕانکەی لە ژێنی ئەزممونی ئۆپۆسیۆنی جدیشمانە بوو دەسێکە ئەوپاتی خۆی گۆڕا کاکە جددی ئەوە نییە بڕوا بە 4 وەزارەت ڕازی بێ من ئەم خولە قوبوڵمان کردایە ئێمە وەکو ڕوتی پێشتر ینی بدەم ببوو 2009 ئێمە قوبوڵمان کردای هەندی یاریمان پێ بکرایە ئەمە وعدی گەورەی سیاسیمان لە حکومڕانی وڵاتەوە پێدرا بە تەلەفۆن کە ئێمە هەر یەکسەر ڕەتمان کردەوە زانیاری چی بوو ئەو وەزارەتانی کە هێزی تری سووتان ئێمە نامانەوێت وەزارەتی دارایی ئێمە بەڵێ ئێمە نامانەوێت بۆ لەبەر ئێمە ڕازگوین لەگە خەڵکی کەوتومان ناچینە حکومەت ناچینە حکومەت تا ئەو کاتی ئۆپۆزیسیۆنە بێ بە زۆرینە جا ئەمە قۆناغی دووەمی پرسیارەکەی بەڕێستە ئێمە ئێستا سیمان هێنا ئافۆن حەڤمان نەقسە با هەژدەمان نەقسە با هەژدەی تری بچێتە سەر خەڵک باوەڕی بەم دەورە ئۆپۆزیسیۆنی ئێمە بێ تەحملمان بێت خۆمان نەفرۆشین بۆ پارە و بۆ ماڵی دنیا و دەنگەکەی میلەتەکەمان هەرزان نەکەین و هەڕاجی نەکەین ئەو با لە خولی داهاتوە ببین بە پەنجاوێک وەرن کاکە حکوومەت پێکێنین بەبێ ئەمانە چییە بێ ئەمان گوژن لە ناومانە بن تیامانە بن نانمانە بڕن خۆ لەمە زیاتر ناکەن کە ئێسە کردویان خۆ لەمە زیاتر ناکەن کە ئێسە واگە پێم بڵێ چی و چیان پێشنیار کرد بۆ ئێوە من بۆی ینی ئەوەی کە تۆڵی بەسێ خەتووە پێدەڵێم بەسێ خەڵ باش یەک ئێمە ئەساسن بە پەیوەندیمان پێوە کرا کە بچین نیسابی حیزبێکی سیاسی بگەێنینە پەنجاویەک ئێمە هەر بە ئاسمانەوە ڕەفزمان کرد ئەمە یەک دوو ئێمە ئامادە نەبووین گفتو هیچ تەنانەت مەرحەبایی سیاسیش بکەین دانیشین سێ بوو ئەمەمان کرد لەبەر ئەوەی ئێمە بە ڕاستگۆیانە بە خەڵکمانوت پێش دەنگداوتمان خەڵکی نێمە ناچینە حکوومەتەوە تا ئۆپۆزیسیۆنە بێ بە زۆرینە و ئێمە لەگەڵ چەندەیەک ینی ئەوە ئێمە هەژدەمان ماوە زۆر نییە زۆر نییە بەڕاستی کاک دوکتۆ خۆ قسەیەکی جددی هەیە لەسەر ئێوە ینی ئێوە کە ئۆپۆسیۆن بوونەکەی ئێوە ئۆپۆسیۆنێکی یەکدەنگ و یەک ڕەنگ نییە کاکە ئەمە وەرەقەیەکی سپینە باش تۆ هیچی لەسەر نووسیوە هیچی لەسرە ئەمە من وەکو ڕوتی هەڵوێست ئەمە بۆ دیمزاکەم بی بە بۆ ئەزە ئۆپۆسیۆنەکان بە مەرجێک لەسەرە و لە ژێرەوە یەک ڕیانە بێ بەرامبەر دوو حیزبەکەی دەسەڵات ئێمە ڕازین بە هەر ڕێکەوتنێکی هاوکاریەوە بەش دەیبی بەم بۆ لای نەوەی نوێش ئەو شەمان کاکە یامە خۆ میدیە ئەمە بۆ مێژوانێتەوە من سەیکە کاکسامان جەنابەت ئێستا شتێکی جوان باس کرد ئێمە کە لە پەرلەمانی عێراق بووین 15 پەرلەمانتاری دەرەوەی یەکێتی و پارتی بووین بە وەڵڵاهی بە شایەتی چواردەکەی تر ئەو هاوەرەقێکی سپی وەکو ئەم ڕێبوارەکە و کاتە سربەخۆ بووم بستوۆتە بەردەم هەر چواردەیان و تومە هیچ داواکاریەکم نییە بە هاوپەیمانێکی سیاسی دروستکەین توانی من هاوپەیمانی هیوا دروستکەین دواییش بەبێ هیچ داواکاریەک و بەبێ هیچ تمۆحێک هەمان وەرەقەمان قسە بەردەمیان وتمان با لیستێکی ئینتیخابی دروستکەین ببێ بەسەرەتایە لەبەرەوە زانیشی داواکاری گەوری ناوێت ئەگە تۆ ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە بی پێویست بەوە نییە داواکاری گەورە لە یەکتری بکەیت تۆ پێویست بەوەیە چاودێری ئەم پرۆسەیە بکەیت نێڵی یاسادانانەکە بە شێوازێ بێ کە لە زەرری میلەتەکە بێ نێڵی ئەم معقولە کاکە هەتوقایەک پرسیار هەنی معقولە 2 ساڵ بەسەر عمری پەرلەمانە تێپەڕیوە دواییش پەرلەمان هەڵبژێراوە 4 بۆ 5 مانگە چەنە ناتوانێت کۆبوونەوەی بکە ناتوانێت کۆبوونەوەی بکە من کۆبوونەوەی پەرلەمانم ناوێت کاک سامان زەیکە بۆ یەک واضح بێ من کۆبوونەوەی پەرلەمانم ناوێت سەرۆک و جێگر و سەرۆکی جێگیری دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆک و جێگیری حکوومەت و وەزیرەکان هەڵبژێرم و ڕایانسپێرم نا من کۆبوونەوەی پەرلەمانم ئەوێ کاتێک ئەمەوێ کە ڕێگەگرێت لەو پرۆژانەی کە بە ناوی چاکسازیەوە ئەکوترێتە سەری ئەم میلەتە کە ناو نراوە ڕووناکی کە خۆی تاریخیە کە ناو نراوە خراپەیانی کارەبا پێشتر
تەنز و شەڕی کورد لەسەرە بوو کە کارەبای بچوە کاژمێری نییە. ئێستا کە کارەبای بچوە کاژمێری بۆ بەرهەمەهێنن ینی بۆ خراپە. کاکسامان و کارەبایەکی 24 ساعتی نەتوانی هەڵیکەی چۆن خراپنی گران لەسەرەوەی ئینسان کاتێک کارەبای لەویا پێویستە کە بەکاری بێنێ ڕۆحەکەم ئەخواکرێ ماڵ بکرێ بە چراغ تۆ بێ پارە یەکسان کەیتەوە لەگەڵ خەدەمات نزیکەیتەوە وەکو ئەوروپا لەو داهاتی کە خەڵگێتی ئەخر معقولە مامۆسایەک 450,000 نەکاکە 500,000 وەربگرێ بەس بە تەنها کارەباکی 400,000 وێ ئێکاکە خەتۆ باسی 300,000 باسی شەکەم باسی موبەریدەیەک و تەلەڤیزیۆنێک و سەلاجەیەک و دوو بانکاکەم نەخێ کاکە باسی ئەماکەم خۆ باسی شتێکی زۆمی تر ناکەم 250,000 300,000 لە ئەم دوێنێ وەزیری سامانە سروشتەکان ئەڵێ خەڵک دڵنیایەکەینەوە کە ئەم پارێ لەو پارەیە کەمترە بێ کە ئەیدن بە مۆلی داخر ئەو بەڕێزە پێی وایە ئەم خەڵکەیەکی 20 ئەمپێر و 30 ئەمپێری ڕاکێشاوە نازانێ ماڵی وایە 2 ئەمپێریە کاک سامان لە تۆ پرسم چەنە ماڵەزانی 1 ئەمپێر و 2 ئەمپێر 2 ئەمپێرە کاتە 28,000 دینار ئەم حکوومەتە کەمترین پارەی لە پرۆژەی بەناو ڕووناکیە بیتێ ئەبێلانی کەم تۆ 250,000 بیتێ لە مایەکە خۆی ئەڵێ خۆی من نایڵم کاک سامان بەکارهێنانە دکتۆریانی ڕەنگە من نبمە مەحامی ئەم پرۆژێ بەڵام من خۆ مەزمونم لە کاربای بچوە کاژمێریە ڕەنگە جەنابیشت دەبیانی تەسەورەکەم بەپێی بەکارهێنان و پێداویستی جیفانی خۆت بەکاری بێ بەڵام بڕۆ لەو گەڕەکانە بپرسە بڕۆ لەو گەڕەکانە ئەزمونیان نەبووە لەگەڵی بەڵام ئێستا جیاوازترە کاکسامان تکال لەکەم تخوا ئەلێرەیە بۆ ساڵ چونکە ئێمە بە تایبەتی کاکەلی حەمەساڵ لەسەرمە زۆر زۆریش ئێمە و گۆڕۆتی هەڵێ زۆر گرنگیوان بە بابەتەوە کاکە ئەمە وەرەقەی کارەبای هاتوۆتەوە بەڵام زۆرە نرخەکەی لەگەڵ تام 100% من لێرە بەرنامەم لەسەر ئێستا من دوو خەبیریکی ینی مهندسم بان کرد لێرەم بەرنمەیەکمان کرد پێشنیارێکی جوانوتی یا نردوشمە بۆ حکومەت ینی بەپێی 400 وحدە حساب بۆ خەڵک بکرێت 400 وحدە بۆ نمە بچل دینە 400 کەی سەرف کرد بوو بە هەستا بکرێت بۆ نمە 70 دینە لە ئەوەی کە بیترزانی باشەوە بچووە 1200 وحدە باقیچێک 100 دینار بە جا ئەو بەغای ئەمە زۆر گرنگ جا ئەو عێراقی کە ئەم برادرانە یانویست ئەزمونەکەی بۆ بگوازنەوە بە 10 دینارە ڕاستە ئەوەی کە ئەمان یانویست ئەزمونەکەی بۆ بگوازنەوە هیوادارم ئەم ئەزمونان نەگوازنەوە تەبان بالمناسبە من ئەو کاتی کە پەرلەمانتار بووم و ئێستش کە عیلاقاتی سیاسیمان هەیە وەک ڕوتێڵوێست چۆک و خۆشمان بەردەوام بە عێراقیەکان ئەڵێن کاتان لێکین لە هیچ شتێکە چاولاریمی کوردستان مەکە من زۆر باشە من نامەجارە بڕۆمۆنە عێراقانێ پرسیارمە بێت لە جنابەت بەس تۆ با هەر بێنەوە هەرێمی کوردستان واز لەم پرۆژێ ڕووناکیە بێن دەستخۆش بێگە ئاماژەر بۆ کرد من ئەوە بزانم ئێوە تا چەند لە یەک نزیکن ئەو حیزبانەی دەروی پارتیوێکێتی لە ڕاستیە ئێمە یەکەم لە سەراسی لیژنەکانی هەڵبژاردن دامەزراوەکانی هەڵبژاردن جگە لە نەوەی نوێ کە خۆی نەهاتووە لایەنەکانی تر ئێمە لیژنەی هەماهەنگیمان هەیە و ئێستش گفتوگۆیەک هەیە هەندێک لێک نزیک بوونەوە هەیە بەڵام هێشتا هیچی لێن دروست نەبووە یعنی هیچ نییە جگە لەوەی کە هەندێک کەسایەتی لە دەرەوەی هێزەکان و هەندێک لە هێزەکان ئەیانەوێت نزیک بنەوە بزان چی بکرێ بۆ قۆناغی داهاتوو من وەکوتە مەزانی چی کاک سامان ئێستا بۆ پەرلەمانی کوردستان کە ئەو حکوومەتە ئەگەر پێک بێ ئەگەر ئەو حکوومەتە پێگەڕوانەڵێن وەزوتین کات پێکەن نازانم من بۆ من گرنگ نییە وەکو پێم وتی بە سۆریش باوەڕم نییە بە زووترین کاتەکە جار هەر خۆی دوای کەوت دواکەوتەوە جارێ واز لە دواکەوتنەکەی بێنە زووترین کات کێیە ئەگەر بەیانیش بە هەر دواکەوتەوە کە شتی وانە زۆریشی پێچ ئەم بیانۆکە یاڵە کابینەی بۆ نمونە نۆ ئەڵێ ساڵ نزیگەی ساڵێکی خیان جاخۆ ئەمە هێشتا 5 بان ئاجا ئەوەش یەکێکی ترە لەو شتانەی کە لە مێژووی حکومڕانی کوردیا مێژوویکی زۆر ناشرینی هەیە ئەم دواکەوتنی هەڵبژاردن و پێگەێنانی حکوومەت و زۆر بابەتی تریش وەکوتم ئەزمونەکەشتی زۆر خراپی تایە کاک سامان ئێمە لە ئێستا ئەچینە ناو ئەگەر حکوومەت دروست بێ پێویستمان بە ئۆپۆزیۆنی پەرلەمانی هەیە لە هەموو شتە زیاتر ئەم پەرلەمانە بێ ڕێگر بێت چونکە خۆیان وتویانە کە ئەم خولە ڕەنگە دەستور تێپەڕێن ڕەنگە کۆمەڵی یاسای گرنگ تێپەڕکەن ڕەنگە ئیتیفاقیاتی درێژخایان بکەن لەگەڵ عێراقا هەموو ئەمانە
جاوەڵاو بۆ من گرنگانی ئێوە بە چوار کورسیۆتوانن چۆن ڕێگری ناکەتە تۆ باسی ئۆپۆزیسیۆنێ کرد بە تەنیا ئەگەر ئەمە یەکەم ئۆپۆزیسیۆن دووەم ئێمە بە چوار نمونە قسەکە جوانخوا لەسەر ئۆپۆزیسیۆن بووینە بۆ نمونە نەوەی نوێ 15 کورسی هەیە ئێوە چوارتانەیە بۆ نمە بەرەی گەل دووی هەیە لەو لای یەکگرت و حوتی هەیە یعنی ئەمانە بەڕاستی خۆ ئەگەر یەک بن گرنگە بەڵام ئێمە جاری وا هەیە ئەبینین بۆ نمونە ینی شەڕی لە ناو میدیاکانە شەڕی ڕاگاندن هەیە لە نێوان بڵێن بەرپرسی حیزبەکانە چۆن یەکە بن ڕاستی ئەزین چییە ئەگەر من شەڕی ئەو بەرپرسی تری ئۆپۆزیسیۆنم کرد لەسەر دەستکەوت و لەسەر ئەوەی کە من هەڵەیەکم کردووە ئەو زەقی کردوێتەوە من هەڵەکەم ڕاستە ینی هەڵەکەم کردووە فعلەن دەستی خۆش بێوگەردنی ئازابێ و ئافرم بەس من کە هیچم نەکردووە ئەو خۆی تاوانبار بێ ئەگە من قسە بکەم بۆ هێشتارە بێ ڕێخی من بگیرێ ئەمە یەک ئەمە دوو سێ ئێمە تۆ باسی ئەواکەی پەرلەمانتار توانین چی بکە بێ زەحمەتی بەڕێزت ئەزانی ئێمە 15 پەرلەمانتار بووین 5-6ێکمان ئێمە با بڵین لە عێراقا زۆر قسەمانە کرد زۆر خراپیش توندیش قسەمانە کرد بۆ خراپیش دیانە داین باشە بێ زەحمەت خۆ ئێمە زۆرینە نەبووینە کێری و پارتی زۆری نەبوون بەس ئایا توانیمان کاکە ئێمە کاتێک تەوتیلمان وەڵڵاهی جەناب شایەتی هەیە من و تۆ بەرنامەیەکمان کرد وەڵا بزە بدەم ویست لەسەر قسەکەم یانی تۆ لە هەوڵێەوە یەکەم کەس کە واژۆت کۆ کردووە بۆ مۆزوعی تەوتین ئێمە کاتێک ئەمان و تەوتین هەموو حتا هەندێک لە ئۆپۆزیسیۆنەکان پیانەوتین خیانەتی نیشتیمانی واللهی یعنی هێزی گەورەی ئۆپۆزیسیۆن کەسی یەکەمی خۆم دیومە پێویتم خیانەتی نیشتیمانی ئەم میمزا کۆکردنەوەوانە کە تۆ پارە تەوتین بکرێت لە ڕێ حکوومەتی عێراقەوە کە بە مەرجێ پرۆژەکە تۆزێ حرمەتیشی هێشتبووە بۆ حکوومەتی ئێرەمەوەی کە ئێمە پێشکەشمان کردەوە کەواتە ئەو پرۆژە ئێمە لە بەخاش نەماین و هات و چوینە منجا چوینە محکەمە لە محکەمەوە بینی چیمان کرد ئەو قەراراتانە و ئەو محکەمەیە و ئەو دەور و بڕیاردانە مانای وایە ڕقم قەزەیە بۆ حکوومەت پێگێنان بەڵام کوالێتی مهمە بۆ معارەزە بوون ئەگەر من 10 پەرلەمانتارم هەبێ بەڵام هیچ نەکا شوارم هەبێ حەسیمیان بەم حکوومەتە دەڵە حکومڕانی گەندەڵە بکە من بەسمە بۆ معارەزە بوون بەسمە کاتێک بۆ من ڕقم مهمە کە بچمە حکوومەتەوە لە هەرێمی کوردستانە ئەو کاتە بەڵێ زۆرترینم ئەوێ بۆ ئەوەی کە بچمە ئەخر بۆ نمونە ئێوە چوار کورسیتانەی ئۆپۆزیسیۆن ئەم ئۆپۆزیسیۆن بوونە ئەتوانێت بۆ نمونە پرۆژەیەکی ڕووناکی پرۆژەیەکی شەقامی 100 مەتری ڕاگرێ من تخوا بایەکشت بێ بڵام یا تەنها قسەکردنەوە بۆچی ڕامان نەگرتومەتە کاکە حکومت نرخێکی دانابوو ئێستا نرخێکی کەمتری لەوەی پێشنیار کردووە هێشتا ئێمە قوبڵمانە لە تەسەوڕەکەی بیکا دنیامان قسە لەسەرەوە بوو من لە مهندسەکان بپرسە من زۆر من قەزیە گەورەکە لامەیمە ئەم حکوومەتە ئەوێ عقوبەی میلەت بە من بۆکو هێزێکی سیاسی نایەڵم ڕێگەی لێگرم عقوبەی میلەت بە ئەمە بەرنامەی منە هەموو فشارێکم جابەتەنیاش ناتوانم جاریوە هێزی سیاسی ترمەوێ نەخێر نایەت ئەیەتی خەمە سەرچاوم بە یەکەوەیکی ئەی خەمە پێش خۆشمەوە گەر بیکات ئەگەر ڕاست بێ ڕازگۆ بی خەمە پێش خۆمەوە هێزە سیاسی ئەگەر نامن پەنابەمە بەرمیلەت بڕۆ بزانە لەو هەڵبەتی ئینەکە چییە ینی بۆ هەڵوێستەکە لە چیا خۆیە بینێتەوە بەس قسەکردنە لە ڕاگەاندن و ناو فەیسبووک یا تۆ بۆ نمونە خۆپشاندانی بۆ ئۆکەی بۆ نمونە سکاڵای تۆمارەکان یەکەم ئێمە هەر شتێک بزانین هەرێم بە وازەحی نایەتە ژێریە مەڕیم بۆ محکەمە ئیتیحادی لەمە ئێمەوەمان کە هەرچێک زۆربەی ویشانە ئێمە کردومان ئەیکین ئەمە دکتۆر من ئەمە دوارێت لەسەر بەس باوەڵامی بەمە ئەمە یەک دوو کاکە ڕێگەی مەدەنی ڕێگەی یاسایی بەکارێ کاکە خۆ ناشکری هەموو ئەم خەڵکە بە زاڵم و بەستەمکار خۆی لە قەڵم باو کەسی قسەنەکە وانە بەڕاستی خەڵک دەور و کاریگەری گەوری هەیە مەرجنیەتە ناخۆ پیشاندانی بکوی ڕێگەی مەدەنی بۆ گیرێتە بەر کە ڕەنگە بتوانی نەتیجەی هەبێت ڕەنگە بتوانیت دەستکەوتی هەبێت کاکە وان خەباتی مەدەنی بەکەم مەگرن وەڵڵاهی بەکەمگرتنی خەباتی مەدەنی خەباتی تونند و تژی لێکەوتۆ کە من چوم لە تەنەوە تەفسیرن دژی یەکەی لەبەر ئەوە ئێمە پێویستمان بەوەیە دامی خەباتی مەدەنی بکەین لە وڵاتەیە زۆر خەباتی مەدەنی هەبووە بێ ئومێدی بە دوای خۆیان هێنا بۆچی بێ ینی بۆ نمونە ئێمە حەفەی شوباتەوە باسی ناکەین کە بوو بۆ نمونە لە نزیکترین کاتانی بۆ نمونە ئەم مەڵوێستەی مامۆسانی ناڕازی بەڵێ ئەنجامەکەی چی بوو بۆ کاک سامان
بۆ تۆ پێ وایە لە وڵاتان کە خۆ پیشاندانێکە کرێ ئەنجامی نابێ ئیتر دواوێتی تر ناکرێ نەخێر خەباتی مەدەنی هەوەیە ئینتیخابات ئەکرێتەوە 4 ساڵ جارێک یان جاری وایە پێشەکەی خەباتی مەدەنی ئەوەیە لە ساڵێکات 20 خۆ پیشاندانەکەی خەباتی مەدەنی ئەوەیە مانەگری خەباتی مەدەنی ئەوەیە کارەباکانت دەکوژێنیتەوە گڵۆبەک ئەمڕۆ دوێنێ وابزانام هەڵە نەبوو لە سویدە لەسەر گرانبوون بایکوتی سۆپەرمارکێتەکانیان کردو بۆ هەفتەیەک کاکە هەمووی خەریکە ئیفلاسەکە لەبەرەوە حکوومەت هەر ئەو سەردەمەی ئێوە لە بەغدا کە حکوومەت هاتە سەر خەت و خێرا بۆ نمونە وەزعی موچەی باشکرد ینی هەڵوێستیە بێ کاردانەوەی بێ بەس ئایا پارتیوکێتی گوێ لەو خەڵکەیە گرن یا جاریوە بەکاریانێنن بۆ مەرامی سیاسی خۆ من حەزەکەم جەنا بدو کۆمیدیایەکی دیار بڕۆن سەیریکەم بزان ئەو هێزانێک کە بەحاڵ لە بەرنامەکەی خۆیان پەشیمان بوونەتەوە بزان چیان پێەکەن لە نێو خەڵکە بڕۆ سەیریکە قەیچێکە قەیچێکە بڕۆ سەیریکە لەبەرەوە کاک سامانەی خەڵک ئەزین چیە بە بڕوای من خەڵک لەسەر و هەموو شتێکەوە لە ناو کۆمەڵگەیە خەڵک بەکەم مەزانن زۆر گرنگە من لە منهەجی خۆمە خەڵک طبعاً خۆی گەورە لە هەمومان گەورەترە بەڵام لە ناو کۆمەڵگە و لە سیاستکردنا خەڵک لە پێش هەموو شتێکەوەیە حیزب دەسەڵاتەکان لە دوای هەموو شتێکەوە بە تەسەوری جەناب خۆپشاندان لە عێراق ئاکرێ ئەو من دەمەوێت لەوێ بڕۆمە ناو خەڵک کە باسی خەڵکەکەی سەیریکە عێراق ساحەیەکی کراوەیە بۆ هەموو ئەگەرێک بەڵام تێکچوونی ناوخۆی عێراق بەم زوانە پێم وایە گرێوێکی باتڵە ئەوانی کە پێیان وایە عێراق تێک ناچێ ئەوانی کە پێیان وایە عێراق پێشەڵ بژاردنەکان تێگەچێت تەبان پێشەڵ بژاردن تەوەتورە بێت چکە لەوە لە هەموو کۆمەڵگایەکە وایە لای خۆشمان لە کوردستانی جوانە بوو بینی یەکێتی و پارتی خەریب و نیان و دەیگەی نەمریشکە ڕەشە دوێنێ گەیشتە کفتە نییە دوێنێ لە بری ێوەریشکە کفتە بوو کفتە ئەمە عێراق حەقی بە هێزە ئەقلیمی و بۆنو ئەمریکا کاک زامان ئێمە تۆزێک عیلاقاتمان هەیە چ ناوخۆ چ دەرەوە و هەندێک لە سەفارات و وڵاتان هەتا لە گەورەتریش لەوانە ئەبینین هیچ کەسێک ئێمە نیشمان چەند جایەتیوە هەموو ئیسێغرابەکە علاوەی کە هەندێک میدیا باز لەوە کە هەندێکیانە بۆیان ئەم شەو لێترێ دوو مانگ لەمەوە پێش کاک سامان ئەم عێراق لە تەوری لە قۆناغی دروستکردنەوەیە ئەمریکا و کۆمەلگی نێودەوڵەتی نایانەوێت تێشتێت بام حەقیقەتە بزانین بەڵام ئایا شتی ورد ئەبێ احتیمالی هەیە ئەگەر هەر هێزێک کۆنتترۆلی خۆینەکە ڕەنگە تووشی گرفت بێ بەڵام ڕادی ئەو گرفتە چەنە مستەوای ئەو گرفتە چەنە من پێم وایە ئەگەر گرفتێکیش ببێ دەگە حوسەکان بەو شێوەی لێبێ با ئەرزەکەم مەلەفی حوسیەکان زۆر جیاوازە لە مەلەفی عێراق کار لەکەم چووکە مەلەفی حوسیەکان وڵاتێکە یەکلا بۆتەوە بۆ ئەوان مەلەفی ئێرە مەلەفەکە وانە عێراق کوردیتیایە سونەیەکی تایەکە ئەو تەوەجۆی قوبوڵ نییە شیعەیەکی زۆری وانە ئەو بەرێش هەیە و بەرێش هەیە واتە بەدیلەکان هەن بەڵام وە ئەوەی کە من نەزانم ئەم هێزانی عێراق ئەم بەرەی مقاومەوەیان فەساحیل ئەمانە بڕیاریانەوە هیچ ڕەتفعلێکیان نابێ بەرامبەر بە ئەمماوشە بێدەن ئەمە بەڵێ خۆیان جوابیشان نردووە و عێراقیش بەردەوام لەسەر خەتەوە حتا بۆ ئەمەی حوسیەکانیش وەزیری بەرگری ئەکرێت لاواز بکرێن بەس لێدان نەبێت ئەخۆی ئەوە کە دەوریان تەحکیمەکری ئەوە جۆرێکە لە لاواز بوون بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە ئەم گرەوە من زۆر گوێم لێ بێڵێن ئەم شەو عێراق هەڵەوەشێتەوە و ئەوە کازمی هاتێتەوە بەیانی سوودانی لاچێنە بەیانی هات و سوودانی لا نەچوو ئەم میدیانی کەم پارانیان بۆ خرجەکری ئەم درۆ گاڵتەیە بە عەقڵی میلەتەکەن و دوێ نەدانێکی بکەندەوەڵێ لەم شەوانەیە فڵان و فڵان دەستگیرەکرێن وەیەکی کەم تێ کوژراوە ئەی فڵان کوژراوە کەسی وڵا فڵان لە داخە هات بووە لێر کازمی بۆ هاتۆ تۆ ینی ئەوە تۆ پێشتر لە سەردەمی تۆ بوو کە سەرگۆزیران بوو ینی بۆچی هاتۆ تۆ هیچ مەسجێکەیە لەلایەن بگوت ئێمە ئەمریکیە و لە ئەمریکا و نزیکە و یا سوودانی نەخێر من بە پێی زانیاری من کازمی لە ئەمریکاوە نزیک نەماوە بەدیلەکانی بۆ دروست بووە بەڵام هاتنەوەی ئەو حیزبێکی سیاسی تۆمار کرد بوو بە ناوی تەیار ئەلمەرحەلە هاتۆتەوە و داوای کرد بوو لە ماوەی ڕابردووە کە بگەڕێتەوە بۆ عێراق بۆی بەشدار بێت لە پرۆسی سیاسی دوای گفتوگۆ ئەوانە ڕێگەیان ناشیعەکان دیارە وەساتێکی دەرەکی هەیە بەس پێم وانە ئەمریکی بێ بە تەنها وەساتێکی دەرەکی هەیە گەڕێنراوەتەوە ڕەنگە حتا بەو ناوەشەوە بەشداری انتخابات نەکە
بە ناوی تر و لە تەحالوفاتی ترا بەشداری بەڵام تەسەور ناکەی ببێتەوە بەسەر وەزیران جارێک خۆی نەتیجەکانی دوای انتخابات ئەیزانن بەڵام بەپی ئەوەی کە ئێستا هەیە ئاسان نییە نازانم ئەبێتە مڕەشەحی تەوافقی بەڵام زۆریش زەحمەت باشە تۆ وەڵامی و نەیەمەوە کە هەڵبژار نەکرێت عێراق ئەوەی کە باشە ئەوەیە لە دوای 2005ەوە هەموو ئەو مۆعیدانەی بۆ هەڵبژاردن دانراوە التیزامی پێوە کراوە تەنانەت لە لوتکەی شەڕی داعش و لوتکەی شەڕی تایفیە جەنابە دەزانی عێراق التیزامی کردووە ئەو ئیلتیزامانە شتی زۆر گرنگن بەوادری زۆر گرنگن ئاسان نییە عێراق نەتوانێت انتخابات بکات دوای بخە ئللا شتێک هەبێت لە دەرەوەی قودرەتی عێراق یەکچوونێکی گەورە ئەوانە کە ئەویش پێم وایە هەر ڕەنگە بەکار بێنرێتەوە بۆ ئەوی انتخاباتێک بکرێت زوو پەرلەمانێکی لێبێک بێت کە دۆخی تازە لەگەڵا تەعامل بکە نازانم من بۆ خۆمەوە پێم وانە تاجیل بێت و پێم وانە لە کۆتایی ساڵ پێم وایە لە کۆتایی ئەم ساڵ ئەکرێت من بۆ ئەو پرسیارم کرد ویستم جەنابەت ببەمەوە ئەو دۆخەی ئێستا بۆ نمونە پارتی وێکێتی هەڵبژاردننی هەرێمی کوردستان کۆتایی هات ینی هەڵبژاردنێکی کان لە بەردەمدایە من ینی چه باڵێنێ بە خەڵکێن ئایا خەڵکی ئێمە جارێکە ئەمە لە بیرەکە و متمانیان پێیاتەوە یا ئێستا پێشنیارێکەیە بە یەک لیز دابەزن نەتیجی گەورە بوو باشە پیاوەتێکی گەورە بوو بە یەک لیز بن زۆر لەگەڵ بۆچی ورکاکە ئیسەیەکێتی نیە لەم هەڵبژاردنە خۆمەجای ئۆپۆزیسیۆنی نایە بانگەشە بکە ئێمە بە ئۆپۆزیسیۆن هەر نازانم ئەدوو وەرەقەکانی ئێمەی بردووە خۆی ئێڵێتەوە ئەم جارەگەر بە یەکەوە بن بۆ ئەوانیش باشە باوەڕکە بۆ ئێمەش باش بۆ ئۆپۆزیسیۆن بۆ خەڵکیش باش ئیتر بۆ ئەوانە بن مەساحەبی یەک خیتاب بەڵێ ئەوە دوێنێ من حتا شتێکم خوێندەوە نازانم جەنابەت بینی بێت یانە ئەڵێ یەکێک لە کەسایەتێک داوای کردووە وەڵی بیرم نەما کەسایەتێک ئەڵێ کەسایەتێک داوای کردووە یەکیش بگرن هەر یەک بگرن لە چوارچی و یەک حیزبە زۆر گرنگە بێگە هەوڵەما دوای بەوە سابەگەی خۆت بۆ تەنێرم بۆم دۆزرایەوە فیکول ئەحوال ئەم دوێ سەرۆک بازانی سەرۆک بێ کازل بوو بەشارەتی ئەو لە بەرنامەیەوە شاوە جا ئەگەر ئەمە بکەن ڕەنگە هین بێت ینی ڕەنگە کارێکی زۆر باش بێ بۆ ئۆپۆزیسیۆن بەشکم لە بەرامبەریشا ئۆپۆزیسیۆن خۆی ڕێکخاتەوە بەشکم لە بەرامبەریشا خەڵک ئیتر بۆی دەرکەوێت کاکە من خەڵکە ناسم 10 ساڵە لەسەر جادە مزاهرەکە ئەم انتخاباتە ڕۆژ بۆی دەنگەیەم بە فلان حیزب چکە و توێتی تەوتی نەکەم لە سوڵتایە بەروتم بابە نایکە ورت لە منی وەرگرە نایکە ئەوەی دەرکەوکە نایکە لەبەرەوە کاک سامانجان ئێمە پێویستمان بەوەیە بۆ مەرحەلی داهاتوو ئامادەکاریەکی جەماوەری هەبێ کە خەڵکی ئیتر وابزانم وازەحە کە ئەم دوێزە دەسەڵاتە هیچ یەک لە یەکیان ناکاتەوە چونکە نفوز و بەرژەوەندی و عیلاقات و قۆڵیەکی یعنی گەورە لە نێویانە هەیە بە ئاسایی ناپسڕێ کاکەەوە من نایڵێم خۆیان ئێڵێن چەندین سەرکردە ناڵێ بەرژەوەندی سیاسی ڕۆژێڵێن ئەمە زەواجی کاسۆلیژی و ڕۆژێڵێ ئەمە لە نزیک بوون و تەلاقیتیانی وەکو شەکر و چاوایە و ئەمە پەیوەندی تەلاقیتیانی و قەیناییس کاکە نیانوت لە کاتی هەڵبژاردنەوەتیان ئەمە کە هەڵبژاردنە مشکلێنێ دوای هەڵبژاردن قسەیەکی ترمانە بێ لە دوای هەڵبژاردن نیان ئەمە حەملە نییە ئیتر تەواو لەبەر ئەوە هەردووکیان بەنسبەت ئێمەوە لێک بە لەما سیاسەتەکەنەوەن بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان زۆر گرنگە کە بزانێ ئەو حکوومەتە ئەو حکومڕانیە چی پێ نەکردووە زۆر باشە بە حکمەوەی جەنابەت یان ئەزمونێکی باشتر لە بەغدا هەیە وەکو کاری پەرلەمانتاری ئەوەی کە خۆشت پیاوێکی چاودێرێکی باشیت لەسەر دۆخەکە ئەم ڕێکەوتنانی نێوان هەولێر و بەغدا تا چەندێ بەڕاستی ڕێکەوتنن ینی ئەکرێ ئێمە هەموو مانجێ شان بڕاتە بەغدا بێتە هەرێم لە تەیفسامی بپارڕێنەوە بیا بەسەر گۆزیران بە کەموچەیەکی هەرێمی کوردستان بنێرێ ئەمە چارە سەر ئەبێ بە بۆ چوونی جەنابەت کاک سامانی بەڕێز لە ماوەی ڕابردوودا هەرێم سیاسەتی بەنجکردنی کێشەکانی پێڕۆ کردو لەگەڵ عێراق سەڕی کردووە بەڵام دوای هەموو سەربوونێک خۆشهاتنەوە هەیە خۆش بەخۆ هاتنەوە هەیە باشە ئەم حکوومەتی ئەم ڕێکەوتنی بینی ئەم دوو حکوومەتە ڕێکەوتنێکی مەبنیون عەلا باطل لەبەرەوە پتە نییە ژێرەکەی بۆشە بۆکوتم باشترین بەڵگە ئەمەی 2025 کە دوو مانگ لەمە پێشمانگوێنم پێشوتیان خەڵکی نافریاکەون خەمتان نەبێت تەبان ئەوە هەر دەی ئەو مەدەم ئەو یان ناردە بۆیە بمازانەیە لەو کاتەکە ڕێناکەوێت ئێمە حکوومەت ئەبێ کە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوێ
هاوشێوەی فەرمانبەرانی عێراق پێداویستیەکانی فەرمانبەر لەگەڵ عێراقا تەسلیم بکە دەوروتەسلیم بکە مادەم عێراق پارەکە ئەیە هەرێمی کوردستان ئەمە ناکە ئەترسێت سبەی ڕۆژ حکوومەتی عراقی خۆی پارەکە بداتە ئەم فەرمانبەرانە ڕاست و خۆ کارەی دات ڕۆژێکە بێ هەروای حکوومەت بۆ لەمە ئەترس بەڵام کێشە لە کۆڵی خۆی ناکاتەوە منیش ئەو پێشنیارم بۆ حکوومەت یاریێم کردبوو لە ساڵی 2009 هاوارم لێ کردوون کاتان لێکم ئەم مەلەفە لە کۆڵی خۆتان بکەن و بیتەنە دەست عێراقام لە ئێوەش ڕزگارە بن ئێمە ئیتر وەکو ئۆپۆزیسیۆن پێتان ناڵێ موچەتان وا لێ کرد موچەتان وا لێ نەکرد ئەچینێخی عێراقی هەمیش ئیتر هاوڵاتی عێراقی کوردستان و هاوڵاتی عێراقی موافقانیە بێ بەس بۆ نایکا لە بەروی موچە هێشتا چەکێکی سیاسیە چەکێکی ئینتیخابیە کاکسامان ئەمە بڕواتە لای بەغدا و چەکێکیشە بەشێک لە وەهمیتیایە سەدان کەس هەزاران کەس حەقیان نییە و معاشلیستکاریە پاک نەکراوەتەوە یا پاک ناکرێتەوە پاکی چۆن پاک یعنی چی خەڵکانێک دانیشتون لەو پەڕی دنیا ڕاوێشکە بە ڕاوێشکار تاعینکراون بە 5 ملیۆن دینار هەر بە 10 ساڵی بە 5 ساڵیش نایەتەوە وڵاتە لە کاتی بایۆمەتریەکە مەتارەکانمان بەرناکەەوە هەمویان هاتنەوە بۆ باسم لەوەنی ئەوەی حەقیەتی حەڵاڵی بێ پیرۆزی بێ پێشەشی بێ بەس ناحەق پڕە لە ناحەقی و من بۆ معلوماتی جەنابێت ئەوە لەو مۆبایلەمە ڤۆیسم لەلایە هەندێک لەوانەیە کە لە ئەوروپان هەڕەشیان لێ کردم لەو کاتێک ئامان و معاشێتە سەر بەغا بۆ با پێ خەبەریان بەمێ ئەوانەی کە ئەو ڤۆیسانیان نردووە هەندێکی منداوەتەوە بە سەفاراتەکانی خۆیان بەدوایانەوەم بەڵام خەبەریان بەمێ هەر ئێمە هێشتا هەر باوەڕمان بە نەفسی فکری یاک بای ئەوەندە قەناعەتمان تۆمەتبارەکران بەوەی کە عێراقچێتی یەکەنەوە تاڵێن عێراق ئەوەش حاڵی عێراقە موچەکە نانێرێ ئەگەر تۆ مەرجەکانی عێراق کە مەرجی هەمان مەرجی هاوڵاتێکی فەرمانبەری عێراق جێبەجێ و کرد عێراق موچەی نەنارد ئەوە ئەکەم کە تۆ تەوەقوعی ناکەی بەرامبەر بە عێراق لەوە زیاتر بە عێراق کەم کە بە تۆ یەکەم حکوومەتی یارێ بەس زەحمەت نەبێ وەرە مەرجەکانی عێراق جێبەجێ بکە و موبەریری عێراق ببڕە موبەریر بە کوردی نابڕێ بە زمانی کوردی بێ بە من بڵێ هەموو شتەکانمان تەسی بە عێراق کردووە بە عەرەبی جوانە بێ بڕۆ بە عەرەبی ئەوە بکە کە عێراق وەکو شتێکی ئیداری و مالی لێ داواکە کە ئەوەت کرد ئەگەر عێراق نەینارد شەڕەکەی بۆ ئێمە ومانان بەجێ بێڵە بزانە چکە حەسیرمەیانێک بە حکوومەتی عێراق یەکێک لە بیانەکان داهاتی نانەوتی بۆ تا مانگانە ڕەوانەیە ملیار مانگی ڕابردوو پەنجابێکی نردووە و پەنجابێکی ناڕازی نەبوو ئەم جارە قسەکە لەسەرمەیە ڕازیە بێ من باوەڕ من دوێنێ کاکسیپان میوانم بوو پەرلەمانتاری پارتیە لە عێراق ئەڵێ ئەم خەڵکە بە ناوی تێفسامی و قسەکە هەر تێفسامی شتی وای نەوتۆ نەوتێتی کەمەوە نەحیشتێ ئەلەوان نییە ئەرە خەڵک بە نایەوە قسە کاکسامەجان من چیمەوێ من ئەوەمێ هەموو مانگێسی ڕۆژارێ معاش بێت لە بەغاوە بدرێ بەم خەڵکە بەڵام ئەوەی کە ئەڵێت تەیفسامی هیچ مشکیلەی نییە ئەبێسی ڕۆژارێک زامنی معاشەکە بکە ئێمە ومانان و خەڵک و جەنابت و ئیعلام بۆمان سەلماوە کەوان نییە سی ڕۆژارەکە زامن نەکراوە ئیتر بۆچی فێڵە خەڵک لیست ڕۆشتووە قەرارە پێش جژن موچە بنێڕێ یا الله هیوادارم بەخوای گەورە هەزکاک سامایش بڵم ئێمە ئینسانین و لە بەروژ لە پلەیەکا بووین خەڵکێک زۆر ڕوومان لێنێ وەڵی شەرمەکەم دوێنێ دوو ئافرەتی بەڕێز هاتوون ئەڵێ پارەمان پێ نییە بۆ تەبعی مەلزەمەی امتحاناتی نهایی ورە من شەرمەکە من کە من نانیەوەم نەبڕیوە ئەبێەوە حکوومەتە چی بکە لەبەرەوە کاک سامان من تەمەنا ئەەکەم قسەی ئەو بەڕێزانە ڕاز بێ کە پێش دەژن معاشێک بێ وایە نەوت بەس باوەڕناک زۆ سپاس بۆ دکتۆر ڕێبوار کەریم هەندامی دەستەی بەڕێوەبردننی ڕوتی هەڵوێز کە لەگەڵم بووی زۆ سپاس خۆشحاڵم زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوە کوێستا بینەری بەرنامەی حەوسیان بەخواتان ئەسپێرم خواتانە